بۆ ساڵی شەشەم لە سەریەکلقی تەکێی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بە هاوکاری دەستگای بەخشین و کۆمپانیای ئاوی سلێمانی پرۆژەی لە خزمەت ڕۆژواندا بەڕێوە دەبات. پرۆژەکە لەسەر ڕێگای خێرای سلێمانی کەرکووک بەڕێوە دەچێت و ڕۆژانە بە چەند خولەکێک پێش بانگی شێوان دەست پێ دەکات و ئاو خورما دەدرێت بەو هاوڵاتیانەی کە لە کاتی بانگدا ناگەنەوە ماڵەوە بۆ ئەوەی لە ڕێگادا و لە کاتی خۆیدا بەربانگ بکەنەوە. شۆفێران و هاوڵاتیانیش دەستخۆشی و سوپاسیان بۆ پرۆژەکەی ڕێکخراوی قوتابیان هەیە و با گرنگیەوە لێی دەڕوانن. من دەستخۆشییان لێکەم ئەو گروپە گەنجە لە کاتی خۆیان نەگرن بەربانگی خۆیان نەگرن بە زمانی بە ڕۆژەوە دێن بۆ ئێرە بەڕاستی کارێکی گەورە و جوانە. خی گەورە ئیشاڵڵا ئەجریان بداتەوە. لە ڕاستیە هەر زۆر زەرورە چکە ڕێبوارانە هەیە ئەمە هەم ئەتوانم بڵێم شتێکی گەورەیە بۆ شۆفێران بە تایبەت کە پەلە ناکەن شتێکی ئاوا دێتە ئێرە ڕێیان ڕۆژۆ کاشکێنە یەکسەر دەرونیان ئارامە بنەوە بەڕاستی سوودێکی گەورەی هەیە بۆ شۆفێران ئەنجا بۆ ڕێبوارانیش کە پەلە ناکەن لای من شتێکی زۆر گەورە و جوانە. پرۆژەی لە خزمەتی ڕۆژان بە هاوکاری یان بە سەرپەرشتی ڕێکخراوی قوتابیانی کوردستان و بە هاوکاری دەستگای بەخشین کە بۆ دامێنکردنی خورماکە کامیلی ئەو مانگە بۆ کۆمپانیای ئاوی سلێمانی بۆ دابینکردنی ئاوەکە بۆ پرۆژەی لە خزمەتی ڕۆژانەدا بۆ کامل مانگەکە. ئێمە دەستخۆشی لەو خێرخوازانە دەکەین کە هاوکارمان بوون لە پرۆژەی لە خزمەتی ڕۆژاندا بۆ ساڵی شەشەم. ئیشاءڵڵا ئەگەر لە ساڵانی ئایندەدا سپۆنسەرمان هەبێ ئەم پرۆژەی لە خزمەتی ڕۆژاندا فراوانتر ئەنجام دەدرێت. ئەمەوەکو نووسنگەی تەکێ هەستاین بە سپۆنسەری لە خزمەتی ڕۆژواندا کە ئەم ساڵ بۆ شەم ساڵان پرۆژە لە تەکێدا ئەنجام ئەدرێت کە لە خزمەتی ڕۆژواندا کۆمەڵێک گەنج بە هاوبەشی ئەنجومەنی تەکێ ئەنجامێدا. ئێمەش وەکو نووسنگەی تەکێ بە باش مازانی ئەم ساڵ سپۆنسەرەکەی بگرین ئاسنەی خۆ بۆی کە خورمای بۆ دابەشکەیت. لە لایەکی دیکەشەوە بۆ ساڵی چوارەم لە سەریەکلقی شۆڕشی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بە هاوکاری ئەنجومەنی شۆڕشی کۆمەڵی ئیسلامی هەمان پرۆژە لەژێر ناونیشانی پرۆژەی بەربانگی شەقام لەسەر ڕێگای خێرای قەزای چەمچەمان لاحی سەنگاو بەڕێوە دەبات. لەقی شۆڕشی ڕێکخراوی قوتابیانی کوردستان ئەمە بۆ ساڵی چوارەم پرۆژەی بەربانگی شەقام ئەنجامدا دیارە وەک نەرێتێکی ساڵانە هەڵەسێ بە ئەنجامدانی ئەم پرۆژەیە. ئەم پرۆژەیە بۆ ئەو کەسانەیە کە پێشەوە بگەنەوە ماڵی خۆیان بەربانگ بکەنەوە بە ڕۆژوو ئوشکێنن لە نێو جادەکانن. ئەم بۆ ساڵی چوارەمە بە هاوکاری خێرخوازان ئەنجومەنی شۆڕشی کۆمەڵی ئیسلامی بەردەوامە. خزمەتکەسی ئەو کەسانێک کە پێشەوە بگەنەوە ماڵ و حاڵی خۆیان بەربانگ بکەنەوە چونکە خێر لەوەدایە کە ڕۆژوو تا زووتر بشکێنن خێری زۆرترە و ساڵانە و لەگەڵ هاتنی مانجی پیرۆزی ڕەمەزاندا بە مەبەستی خزمەتکردنی ڕۆژوانان و چین و توێژە جیاوازەکانی کۆمەڵگا چەندین چالاکی جۆراوجۆر لەلایەن ناوەند و لقەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان هاوشێوەی ناوچەکانی دیکەی هەرێمی کوردستان بەڕێوە دەچن. هەردوو پرۆژەی لە خزمەت ڕۆژوان و بەربانگی شەقامیش دوو پرۆژەی ڕێکخراوەکەن کە بە درێژایی مانجی ڕەمەزان بەڕێوە دەچن. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام چەمچەماڵ